بەڵێ جێبەجێکردنی مادەی 140 بابەتێکی گرنگ و چارەسەر نەکراو لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمدا هەروەک خۆی ماوەتەوانێ هەرچەندە ئێستا هەوڵێک هەیە بۆی پێداگری بکرێت لەسەر جێبەجێکردنی ئەو مادەیە، بەڵام جارێ هێشتا نادیارە بۆی بزانین جێبەجێکردنی ئەو مادەیە بەرەو کوێ هەنگاو دەنێت. گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین بە تایبەت کە لە بودجەی 2023دا هیچ بڕەپارەیەک بۆ جێبەجێکردنی مادەی 140 تەرخان نەکراوە. بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێ وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. بەڕێز ڕێبوار شەوتان باش، گەلێک سوپاس بۆ ئەوەی کە ئامادەن لەگەڵمان هەر لەم ستۆدیۆیەوە چەند جارێکی دیکە میوانداری بەڕێستمان کردووە لەسەر ئەم بابەتە زۆر قسە و باس کراوە، نەک هەر ئەم ستۆدیۆ چەند جاری دیکە و بە ساڵەهای ساڵە بەڕێستان قسەی لەسەرەکەن. بەڵام ئێستا ڕێک لەو پرسیارەوە دەست پێ دەکەم کە بۆچی لە بودجەی 2023دا هیچ بڕەپارەیەک بۆ جێبەجێکردنی مادەی 140 دیاری نەکراوە؟ ئەمە چی دەگەیەنێت؟ وڵا شەوی بەڕێستان باش و بینەرانیش باش. طبعا هەڵبەتە کاتی خۆی کە بودجە هەش بوو مادەی 140 بەو حاڵە ڕێیە کرد. جا ئێستاکە کە بودجەکەی شتیانە بێتە بێ وەزی مادەی 140 بەرەو چوو بچێ بێ ئەم حکایەتی لەیلە و مەزنونە بێ بگاتە چۆ مادەی 140ەوە لە 2005ەوە باسی تێکردرێ. بەڵام وەکو هەموو جاش من دووبارەم کردەوە کە ئێرادە نییە، کە جدیت نییە، کە دڵسۆزی نییە، کە التزام نییە بە دەستور، التزام نییە بە اتفاقیاتی سیاسی. ئەمە هەر طبعی حکوومەتی عێراقی وابوو هەر لە دامەزاندنی دەوڵەتی عێراق تا گاتە دوا حکومیان و دوای 2023 عێراقی فیدرالیش بامان شێ بووە. هەڵبەتە ئەو نیەتە دروست نەبووە، ئیرادەیە دروست نەبووە. جاچی ناوخۆ عێراقیەن بێ یاخود چی ئەقلیمیەن بێ کە دەسانێک دەستێکی زۆر هەیە کە نالن ئەو مادەیە یعنی ڕووناکیە ببینێت چی لەسەر ئاستینە دەوڵەتیش کە هەندێ دەوڵەتی گەورە هەن جارێ ئەویان بە وەکو قومبلەیەکی مەوقوتە داناوەتەوە هەر کاتی پێویستیان پێ بوو باسیەکەنەوە پێویستیان پێ نەبوو نابێت کەس باسی بکات. جا بەداخەوە کە وەکۆ لەیسا کەرکووک و ناوچەکانی دەروی ئیدارەی هەرێمی کوردستان بەڕاستی لە حاڵاتێکی زۆر ناخۆشە تێپەڕە بن و بە تایبەتی ئێستاکە کە دەنگێکیش بەرزە جاران دەنگێکە بوو کە باسییان نەکرد مادەکار مردووە دوای باشە تۆزێ محکەمەی اتحادی ئاوێکی بەسەری دەکە کردەوە جارێکی تر کەم مادێ نەمردووە و مادەیەکی دەستوری و بێ جێبەجێش بکردێ. ئێستش دەنگۆیەک جار لەم لاولۆدا دروستە بێتەوە کە ئێمە التزام ناکردمە مادەی 140 لە مادەی 140 وەکو لەی شتێک دروستەکە لە بینی عێراقیەکانە بۆ معنەیە کە عێراق بێ یەک عێراق بێکان نەمەکێک کە باسی مادەی 140 بکاتەوەی باسی کەرکووک و ناوچە کوردستانێکام بکەوە ئازانن ئەمە عێراق کاتە دوو پارچەوە دوو وینێکە بەداخەوە ینی خەڵکیەکی زۆرێ دەستی تێوەرداوە لە مادەی 140 وە قوربانی یەکەم و کۆتاییش هەر بلەتی کوردە بەگشتی و خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانەکان مادەی 140 مردووە یا زیندووە دەنگیان بچۆ بەرزەوەکەن. وڵی بەواقعی نەوەکم بە هەمویانەوە یعنی چەقۆیان بۆ تیش کردووە هەموو نارەکانی کورد ینی ڕەحمیان پێ نەکردووە. ئەگەر ئێمەش بێن ماویشە هەر لە ژێری نەعاشە ینی ئەبێت جار نەجارێک وەکو ئینی کارەبایی لێ بدەین بەشکم تۆزێ بەخۆی بێتەوە گیدا بە فعلی ئیرادەیەک نییە و وەساکە لە اتفاقەکەی کۆتاییمان لە ئیداری دەوڵەتە لە 13 مادەی کە اتفاق و تەوقیعی لەسەر کراوە زۆرینەی باسی کەرکووکەکە مەسەن بێجگە لە شنگال کا بێت تەطبیع بکرێت چاکرێتەوە و بابلین خاڵێکی تر هێزە هاوبەشەکانی بینی هەردوو تەرەف لە دوای 16 ئۆکتۆبر کە کێشەی ئەمنی دروست بۆ یەکێک لەوانە عسکەرتاریەت لە کەرکووک نەمێنێ و میلیشیاتی تیا دەرچێ خۆوە اتفاقێکە لە بینی هەردوو تەرەفە بێش بە 6 مانگ جێبەجێ بکردرێ و تاسە جێبەجێ نەکردەوە دووبارە تەفعیلکردنەوەی لزنەی مادەی 140 کە بەداخەوە ئەم هەموو ساڵە کە تێپەر بوو بەردەوام سەرۆکەکەی غێری کەرکووکی بۆ غێری کورد بۆکەوە ینی عینێکی ئەوەیە ینی دیارە فشارێکی زۆر قورسە کە کەرکووکیەکان و ناوچە کوردستانەکان تەحمولیەکەن و بەداخیشەوە ئێستاکە راپۆرتەکەی پێشووتان لەسەر بارودۆخی اتفاقیاتی ئێمە و عێراق و ئێمە و فەڕەنسا و ئەو مەحیانی ئەوەنە کوردستانیان مەشغوڵ کردۆ بە کێشەوە هەر خەڵک ئاگای لە مادەی 140 هەر نەما هەر باشە جازە لە بەرنمەیەکی هەواڵی ڕاستەخۆ لەگە بەڕێستان لەگەڵ ئەو کەناڵانەی کە خەمخۆرن دووبارە خەڵک ئاگای لێ بەرەوچۆ گەشتوەگینا لە ئەمری واقعە بەداخەوە ینی ئەو مادەیە تا ڕادەیەکی زۆر لە ژێر ئینعاشایە و ئەگەر فریایی نەکەوین ئەو تۆزش کە باسی لەکرا پێشترۆش نامێنێ. حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت و شانتە بە ڕێزەکان کە دەچنە بەغداد نوێنەرانی کورد
دەڵێن ئێمە ڕێکەوتنمان کردووە لەسەر بودجەی عێراق و بەشی کورد دیاری کراوە. باشە ئەگەر بەش دیاری کراوە و ڕێکەوتن کراوە چۆن لە ژێردەستیانە ئەم بڕگەیە دەرچووە کە هیچ بودجەیەک بۆ جێبەجێکردنی مادەی 140 دانەنراوە؟ من ڕێزمێ بۆ هەموو ئەو اتفاقیاتانی کە ئێمە بەردەوام ئەیکەین خۆی ئەسڵ وایە ئێمە اتفاق نەچینەوە اتفاقەکە چونکە مادەی دەستوری هەیە لە جاتی ئێمە اتفاقکەین لەگەڵ حکووماتی مالکی و عەبادی و عادل عەبدولمادی و کاظمی و شایع سوودانی ئێمە پەرلەمانتارمانەیە لە پەرلەمانی عێراق 6 پەرلەمانتارمانەیە هەر ئەوەندە بە دوای مادە دەستوریەکە بکەون و چۆن ئیشی پەرلەمانتاری عێراقی ئەوەیە چاودێری بکە چاودێری حکوومەتکە بۆ جێبەجێکردنی مادە دەستوریەکان کەوان بە سادەترین ئیشیانیانی ئیشی پەرلەمان دووشی سەریکیە تەشریعاتە کاتی ئیتیحادیەکە و چاودێری حکوومەتەکە هیچ ناکە وەفدێکی سەدان وەفدمان ناردۆ تا ئێستاکە هەر جاری و اتفاقیەکەکەین ئێوانە گەل التزام بە دەستورۆنەکەن یعنی چی زامنێکە اتفاق التزام بە اتفاقیەکی سیاسی تۆ ڕەخنە لە نوێنەرانی کورد دەگریت لە ئەنجومەنی نوێنەران هەر سێری بە تاکی دەوری سەرەکی و کەمتەرخەمی سەرەکی پەرلەمانتارە عێراق کوردەکانن لەوانە بە تایبەتی پەرلەمانتارانی کەرکووکیش نازم کەی دەنگیان بەرزەبێتەوە باسی کەرکووکەکەن کەی دەنگیان بەرزبێتەوە باسی شنگالکەن و باسی خانەقین و جەلەلا و سعدیە یعنی تەسەورەکەنە تاکو مستە جەلەلا و سعدیە و ئەو قەزا و ناحیەکانی دەوروبەری دیالە یەک حزبێکی کوردستانی تیانە یعنی باش ئێمە لە بەدرە و جەسان و تا شنگال تا کەرکووکیشی کە دڵی و قودسی هەموو ملەتی کوردە هەر چوار پارچەیەتی هیچ دەنگ و باسێکی نییە و بۆت نییە بە یعنی کەمافێکی سیاسیە لە دەستور زامنی کردووە کە چوی حرەکەیەکی سیاسی و بزوتنەوەیەکی سیاسی کوردی لەو شۆنانە قەدەغە کراوە چەند میلیشیاتێکی حکمی و منتیقاناکەن یعنی ئایا ئێمە ئێستاکە من دووبارەیەکەم بەداخەوە ئەوەنە هەرێمیان مەشغوڵ کردووە بە محکەمە بە پێچەوانەوە ئەمانتوانی ئێمە ئەوان بکەینە ژێرباری محکەمەوە کە ئێمە قەزەی خاکمانەیە 1050 کیلۆمەترمان ئێستاکە لە دەست داوە ئەسڵ وایە ئەو شۆنانە ئەسڵەن مادەی 140 بۆ خۆی ئێمە لە ژێر فشارێکی ئەو کاتە ئەمریکی ڕازی بووینەکی نا کەرکووک و ناوچە کوردستانەکان بەشێک بوونە لە کوردستان بەڵام لەگەڵەوەشە کە ملەتی کورد دەنگیدا بە دەستور و ڕازی مادەی 140 مەفروزە بوو بەلای کەم و مادەی 140 جێبەجێکردەوە کە بەداخەوە ئستا ئەوە وای لێ هاتووە چۆتە غورفەی ئینعاشەوە جارێک لە کەناڵە بەڕێز کەناڵی بەڕێستان و چەند کەناڵێکی تر ئەگە باس و خواسێکی تابگەگنا لە واقعی فعلیە بەداخەوە هەر پێنج خولی پەرلەمان و هەموو پەرلەمانتارانە هەر هەمویان بەرپرسیارن لەوەی کە مادەی 140 گەشتە ئەم قۆناغی کە ئێستا باشە کاک ڕێبوار دەتوانین بڵێن هێشتا مەجال ماوە کاتی ئەوە ماوە کە لە بودجەدا بڕەپارەیەکی بۆ دیاری بکرێت بۆ تەخسیس بکرێت بۆ جێبەجێکردنی مادەی 140 کات ماوە خۆی کێشە ئەوەیە جاسە پێش بودجەشەوە ئێستا هەر قەراراتی مەجلیسی قیادەی سەورە و شئونی شیمال خۆ هەردوو قەرارە خۆ پەرلەمانەوە پارەی هەرتیان ناچێ هەر ئیلغاکردنەوەی ئەو قەراراتانە کە لە منجومەنی وەزیران کاتی خۆی بریارەکەشی دەرکردووە نادێتی بۆ پەرلەمانیش هەر ئەوە هەڵوەشێنەوە ئێستا زۆربەی کێشەی زەویزاری جوتیارانمان و ئەو هەموو چلو دوو دیەیە کە هەموو ڕۆژێ ئەو بە سزمانان لە بەڵکانە و لە دیەکانە جێیش دێتە سەریانەوە هەر ئەوە ئۆتۆماتیکیە نابێنێ بەڵام یعنی ئافرن بۆ پەرلەمانێک کە دەنگیان داوە بە وەرەقە ئەو وەرەقەی کە ئیتیفاقیشیان لەسەرا کردووە بەڵام کەسیان ئاگیان لە وەرەقەیان یاخۆت خۆی ینی باکیان نییە ناچنە وەرەقەیە بیدەنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرۆکایەتی ئەنجومەن بێن بابە و قەزەیە اتفاقێکە و دەنگیشمان لەسەری داوە ئەوە نییە یعنی جاران لەوانەیە وەرەقەی سیاسی ئەمە ینی ئەو شتێک کە تازەگەری هەیە لە اتفاقیاتی سیاسی ئەوەیە کە پەرلەمانیش دەنگی لەسەردا ئێستاکە دەباش ئەرۆ پەرلەمانەکە دەنگی داوە یەکێک لە ئەو بڕیارانە ئەوەتانی ئێلغا قەرارات مەجلیس قیادەت ثەورە ئەو ئێلغا کرێتەوە ئێجاوە پێویستی بە پارە ناکە ئێجا هەر ئەوە بکەن وا بزانە 150 کێشەکانمان چارەسەر بوو باشە کاک ڕێبوار ئەو هەنگاوەش نادێن دوای ئەو لیژنەیە کە هەبێت و بۆ زیندوو کراوەتەوانێ ئەو لیژنەیە دەتوانێت هیچ بکات ئەو لزنەیە توانێ بیکە ئەو لزنەیە بە تاکید چووکە لزنێکی تەنفیزیە بەڵام ئەوەش کێشەی چییە ئێمە بەداخەوە یعنی ئەو پێنج خولە تاکو میستە و لزنە سەرۆکەکانی هیچی کورد نەبووە معلەلەم ئەو کێشەیە کێشەی مادەی 140 کەرکووک و ناوچە کوردستانەکان نەگرێتەوە 110 هەندێک کێشە هەیە لە بینی ئەنبار و کەربەلا منتیقەی نەخێبە و چەند شۆنێکی تر هەیە لە بینی منتیقا شیع و سونیەکانە بەڵام ئافرن بۆ پێنج خولی پەرلەمانی ئافرن بۆ 7 کەس فی 5 کەس 150 کەس
بێجگەلەوە بەداخەوەش ئیسافەکە کە پەرلەمانی کوردستانیش بەرپرسە و حکوومەتی هەرێمیش بەشێک بەرپرسیادەتی وەرەگرێ یعنی خۆ ئەمە بەس نەیکەنە سەر پەرلەمانی عێراقیشەوە بەڵام هینە بەشە سەرەکیەکەی پەرلەمانی عێراقا و نوێنەرانی کوردستانیەکانن لەوێنەکە بێ ئەوان خەمی سەرەکیان بێ ئێمە چاوەڕێمانە حکوومەتی فیدرالی بۆمان کاتە سەر سینیەکی ئاڵتونە بێ فەرمەوە مافەکانی ملەتی کورد و کەرکووک و ناوچە کوردستانەکان ئەو مافەکانتان بۆ گەڕایەوە نابێ قەت تەسەورەوە بکەیت تۆ بێت تەسەورەوە بکەی 16 ئۆکتۆبرت بۆ دێنێتەوە حکوومەتی عێراق بەدەستی بێ لەوەش خراپترت پێکە کە لە ساڵی هەفتا کە اتیفاقی ئازارمان کرد و لە 74 لە 75 تووشی چی عینێک بووین چوی کچکارە ساتێکاتین یعنی ئێمە کێشەکە لەوەمانە کەس خۆی ناکاتە خاوەنی مادەی 140 تا ئەستا نەمبینی ئەو مەلەفە یەکێک بێتە خاوەنی بێت نە لە حکوومەتی هەرێم نە لە پەرلەمانی کوردستان نە لە پەرلەمانی عێراقیش ئەمە ئەوەش بۆتە فرسەتێکی باش بۆ نێرانی ئێمە کە ئەو مادەیە بێش بێن مردووشتە ناحەقیان نییە چونکە ئەوان عملی کردیان تەژێرین عاشە